ئێمە لە لیژنەی ئاوادانکردنەوە بەرهێنان لە پەرلەمانی کوردستان لە دوای ئەوەی کە بە داداچوونێکمان کردووە لە سنووری دوهۆک و هەولێر و سلێمانی و گەرمیان و هەڵەبجە بۆ ئەو یەکەن نیشتەجێبووانەی کە وەزارەتی ئاوادانکردنەوە لە ساڵانی پێشوو دروستی کردووە. ئەمڕۆ هاتین سەردانی ئەم یەکەی نیشتەجێبووانەمان کرد کە کۆمەڵی شقە و خانووی دروست کراوە لەلایەن حکوومەتەوە. هەرچەندە بۆ خۆی ئەمە جێگەی نیگەرانی ئێمەیە کە لە نزیگەی 10,000 یەکەی نیشتەجێبوون کە بە نسبەی جیاواز هەندێک لە یەکەکان 1985 هەتاکو 95 هەندێکیان تا 100 ڕەنگە 99 تەواو بێ، بەڵام بە حکمیەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە ئەو کورتێنانەیان ئەو کولفەیە کە ئێستا پێویستە بۆ تەواوکردنی ئەم یەکە نیشتەجێبووانە پارەی بۆ سەرفکە، ئێستا بینی هەموو ئەو یەکانە لە دوای ئەوەی کە نزیگەی سەروی 500 میلیۆن دلار لەم یەکانە سەرف کراوە لە کۆی گشتی هەرێمی کوردستان. ئەبینی ئێستا ڕۆژانە هەمووی خراپە پێشوشەکانی شێ دیوارەکانی ڕوخێ. ئەمە لە کاتێکدا ئەگەر بێت و حکوومەت بتوانێت، ینی حکوومەت ئەگەر پلانی هەبێ و بە خەمی ئەو پارە و داهاتانە بێت کە ئەو خەرجیانە بێت کە سەرفی کردو لە ساڵانی پێشوو ئەبوو ئێستا بیتوانایە ئەو کورتێنانە پڕ بکاتەوە